خۆشەویستان لە شاهان گەیمینگ هەموو شتێکی بواری ڤیدیۆ گەیم بە تایبەتی کڕینی یاری دەستان دەکەی بۆ من ئێستا ستیم ئۆفلاینشیان زیاد کردووە واتە ئەو کەسانی کۆمپیوتەریان هەیە دارن لە ڕێگەی کۆمپیوتەر و ئەکاونتی ستیم یاری بکەن یاری ناوازیان لایە تەنیا بە 5,000 دینار بۆ یاری بلاک میت بۆ کۆنگ ئەنجام دەدەی ئیدی ئەو کەسانی پیسیشان هەیە دەتوانن سەردانی کوێ بکەن شاهان گەیم بکەن و یاریەکانی پڵسی ئەکسترا 3 مانجی 12 مانجی دیلەکست دەوێت هەست زۆرێکت دەوێت لای ئەوان دەست دەکەوێت بنرخێکی زۆر هەرزان و بگومان یاریەکانی وەکو بلاک میت و ئەوانش لە بۆ کۆنسۆلیش لای ئەوان دەست دەکەوێت و جگە لەوەش یاریەکانیان بە دیسکی شێ بۆ کەسانێک کەوا کۆلکترن دانەوێت دیسکەکانیان لابێ و دیسک زۆربەی کات هەلوهەندێک حاڵە زۆر باشە بۆ یاریەک دەکڕی واتە بەرسی و دەیفرۆشی ئەوتە تازەرە ناکەی دیسیشان لا دەست دەکەوێت و گەیاندیشانە بۆم شارچکانی هەرێمی کوردستان یاخود هەر شتێکت دەوێت لە دنیا ڤیدیۆ گەیم تکا دەکەم سەردانی شاهان گەیم بکەن لینکی تەلەگرامەکەیان لە دیسکریپشن دادنێ بتوانێت ڕێگەی تەلەگرام و ئینستاگرام سەردایم کە بەڵام تەلەگرامەکە لابێ لەبەرەوەی بەردەوام نوانێ ئۆفەریان هەبێ شتی جیاوازیان هەبێ ئاگداری تەلەگرامەکەیان بی و بتوانین بە ئاسانی سوودیان لێ وەربگرین دووبارە زۆر سپاس بۆ شاهان گەیم بۆ سپۆنسەریکردنی ئەم ڤیدیۆی چەناڵی ژیر. سڵاو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بێن بۆ ڤیدیۆیەکی نوێی چەناڵی ژیر ئەمڕۆ باسی یاریەکانی 2025 دەکەم بەڕاستی 2025 ئەوەندە یاریێکەوە بۆی ئاشا کراوە هەست دەکەم لەو ساڵان دەبێت وەکو 2018 دەبی یان وەکو 2015 دەبی یان وەکو 2005 دەبی لەو جۆرە ساڵانەیەکەوە تۆنێک یاری زەبەلاح لە ماوەیەکی کووردا بڵاو دەکرێنەوە و یاری زۆر ئاشکرا کراوە بە 2025 بێگومان ئەو لیستێک کە من باسی دەکەم ئەگەری هەیە بەشێک لەو یاریانە دوا بخرێ بۆ 2026 یاخود تەنیا دەنگوێ لە 2025 بڵاو بکرێتەوە بەڵام بەشێکی زۆریان دەزانین کەوا لە 2025 بڵاو دەکرێنەوە جا من چاوەڕوانی چ یاریەکەم تاوەکو ئێستا کە مانجی دێم ڤیدیۆ ڕیکۆرد دەکەم لەوانەیە لە مانجی 11 و 12 هێشتا یاری زیاتر ئاشا بکرێ بۆ 2025 یان ڤیدیۆ زیاتریان لێ بینین تاوەکو مانجی 2024 زۆر یاری ئاشا کران بۆ 2025 و حەزشم کرد لە ڤیدیۆیەکی دوور درێژ بە ئیسراحات بە مناقەشەیەکی خۆش و بەبێ ئەوەی سکریپت بی لە پێشم نووسرابی تەنیا دەمەوێت شتێ دێتە سەر مێشکم لەسەر هەر یاریەک باسی بکەم و دەمێت بۆ چوونی ئێوەش وەگرم کەوا دڵخوازترین یاریتان لە 2025 کامێر لە کۆمنت بینووسن بێکمان زەوتان نووسن GTA 6 بەڵام جگە لە GTA 6 چی دیکە چاوەڕوانن تکا دەکەم دگمێ لایک سابسکرایب لەبیر نەکەم چێژ لە ڤیدیۆیەکە وەربگرن 2026 بێگومان ئەو ساڵە دەبی کەوا GTA 6 لێ بڵاو دەکرێتەوە ئەو شتێک کە من بەڕاستی زۆر باسی GTA 6 کردی بەڵام ئەو شتێک کە من دەمەوێت لە GTA 6 ببینم چەند شتێکە یەکەمیان چیرۆکێکی هاوشەوێ Red Dead Redemption دوم دەبێت چیرۆکێکم ناوێ وەکو GTA San Andreas GTA Vice City تەنان GTA 5 کەوا چیرۆکێکی ناڵم چیرۆکانیان خراپن چیرۆکانیان زۆر باشن بەڵام چیرۆکانیان GTA یانیە کەوا خۆی بە جدی وەرناگری زیاتر لایانی تەنز و کۆمیدیا و هەندێک تعلیقیە لەوەی کەوا ستۆریەکەی زیاتر جدیبی وەکو GTA وەکو Red Dead Redemption 2 بێگومان دەزانم کەوا GTA ینی هەرگیز نابێتە Red Dead لە ڕووی چیرۆک و جدیەتی چیرۆکەکەیەوە بەڵام حەز دەکەم وەکو خۆم ئەگەر داوا لەم بکرێت ڕۆکستار داوا لە ژیر بکەکەوە دەیەوێت لە 2025 زۆرە GTA ببینێ حەز دەکەم چیرۆکی هەردوو کارکتەرەکەمان کە کارکتەرێکی پیا و ئافرەتمان هەیە دەنگۆیەکان تاوەکو ئێستاوان یەکەشان ناوی جەیسن بی بەڵام بە فەرمیژە زاینکەوە لوسیا ناوی کچەکەیە هەردووچیان خۆشەویستی یەک بن سەرەتا دەنگۆیەکەوە خوشک بران بەڵام ئێستاڵێن خۆشەویستی یەکترن بە چیرۆکێکەوە هەردووچیان تاوانبارم لە دەرەوەی یاسان و بەناو شاردا گەشت دەکەن و لە دەرەوەی یاسا بە دوایانەوەیە وەر بەناوانە ناسنامەی خۆیان گۆڕی بیشتە لە بابەتانە ئەم بەڕاستی من حەز دەکەم چیرۆکی خۆی بە جدی وەرگری چیرۆکی وەفا خۆشەویستی لێکترازان ئەو شێوەی Red Dead Redemption 2 یعنی فیمەکان و بەڵێنەکانی زیاتر جددیترن لەوەی کەوا تەنیا لە بۆ بەسەربردنی کاتێکی خۆشە لە ناو جیهانێکی کراوە بە ئارەزوی خۆت بتوانانی ئۆتۆمبیل لێ بخوریۆشتانە جا بێمەسە گەیم پڵەی ژەو شتێک کە بەڕاستی من حەز دەکەم لە GTA 6 ببینمەوەیکەوە فیزیکی ئۆتۆمبیلەکان یەکجار پێشکەوتوو بن لە هیچ شوێنێک نەما بینی بێ و لە هەمان کاتشدا تەکنەلۆژیای سەردەم زۆر بە جوانی بچێتە ناوی لە ترۆیدەرەکان بەشێکمان بینی کەوا وێنەی وەکو سوشال میدیا تێدایەکەوە جا ئەو ئاسپێکتی سوشال میدیا چۆ دێنە ناو GTA لە GTA 5 شتێکمان بینی لەبارەی ئیمێل و نامە و تەلەفۆن بەڵام ئەم جارە سوشال میدیامان هەیە دوگمەی لایکت هەیە سابسکرایب و یاخود فۆلۆت هەیە لەوانەیە کەسایەتیانە بە شێوەکان کاریگەری لەسەر چیرۆکە دروست بکەن و سیستمێکی زۆر سەرنجاکێشیش لە لیکەکان و دزەپێکردنەکان بینی مەویژەوە بکەوە لە GTA 6 ئەگەری هەیە کاتێک کە تۆ تاوانێک ئەنجام دەدەی
پۆلیس وێنەی ئۆتۆمبیلەکەی لابێ و دەبێت ئۆتۆمبیلەکەت بگۆڕی گەر ڕەنجی بگۆڕی لەوانەیە یاخۆ ڕەنگۆڕی ناوانە تێدا نەبی بە شێرشەوەکە تاخۆی دەستی پۆلیس ڕابکەی هاوشەی GTA 5 تۆزە کەمیان کردەوە بەڵام ژمارەی تابلۆی ئۆتۆمبیلەکەت دەبێت بگۆڕی یاخۆ شتێک لە بابەتانە حەز دەکەم نوێگەری لەو زۆرە شتانە بینیم و هیواداریشم گەیمەکە بە 60 فریم لەسەر کۆنسۆڵ بەردەست بێت من کۆمپیوتەرێکی زۆر باشم هەیە بەڵام هەرگیز لەسەر کۆمپیوتەر یاری ناکەم لەبەرەوەی نامێت لەسەر مێز و کورسی چەند سەعاتێک دانیشم دەمێت لەسەر قەنەفەیەکی مرتاح پاڵ دەمەوە یاری بکەم بە تەلەڤیزۆنێکی زەبەلاح دەمەوێت بە 60 فریم یاری بکەم لام گرنگ نییە 4K خودنا بەڵام بە 60 فریم لەسەر PlayStation 5 PlayStation 5 Pro Xbox Series X هەرچیەک بێ حەز دەکەم بە 60 فریم یاریەکە بکەم سەو GTA 6 بگومان لە سەروی هەموو لیستەکەمانەوەیە بەڵام جگە لە GTA 6 زۆر یاری دیکەشیە نمونە یاری ئەساسن کریت شادۆز کە بڕیار بوو ئەم ساڵ بڵاو بکرێتەوە 2024 دوآخرا بۆ 2025 و بەڕاستی شادۆز ئەو گەیمپڵی و ترێلەرانی بینی هیچیان سەرنجێکی وا گەوری ڕانشە بۆیە هەرگیز ڤیدیۆ ڕیاکشنی خۆم بڵاو نەکردەوە لەسەر دەبروی کاتە بینیم بەو شێوەیە سەرنج ڕانشەم خەتایەکەش لە ئەساسن کریت شادۆسی نییە خەتایەکە لە یوبیسۆفت نییە بەڵکو خەتایەکە لە گۆست ئۆف سوشیمای پلەیستیشنە لەبروی سێتینجی ژاپۆن چەندین ساڵە داوا دەکەین یوبیسۆفت لەسەر جیهانی ژاپۆن چیرۆکێکی ئەساسن بجێڕێتەوە هەر نەیان کرد ئاخیری چێ کردی سۆنی و گۆست ئۆف سوشیما لە ژاپۆن بوو و ئەو فەنتەسی پێبەخشین وەکو ساموڕاییەک یاخود وەکو شینۆبیەک یاخود ئەساسنێکی شاراوە تارماییەک یاخود گۆستێک دوو چیرۆکی دواڵیزمێکی زۆر جوانی پێبەخشین و جیهانی کراوەی ژاپۆنی پێنیشانداین بە کەتانە بە شمشێرە سامڕایەکەس یاریمان کرد حەزم دەکرد لە جیهانی ئەساسن ببینم بەڕاستی پێم وایە ئەساسن کری شارۆز دواخرانەکەشی زیاتر لەبەرەوەی دایانەوەی یاریەکە پەرفێکت بێت لەبەرەوەی یاریەکەی ڕابردی یوبیسۆفت وەزیان زۆر باشم لەماوەی ساڵی ڕابرد و پێویستە ئەو یاریە بەڕاستی بتەکتەوە ئەو پێویستە ئەو یاریە بتوانێت هەمووان لە خۆی ڕازی بکە مەبەستشم لە قسەی ئەوەیەکەوە یوبیسۆفت یاریەکانی لەم چەند ساڵی ڕابردویان کێشەی تەکنیکیان زۆر بووە چیرۆکیان لەو ئاستانە بە پێم مابی ئەساسن کریت ئۆریجین و ئۆرسی وەکو ئەساسنەکان کە نوێترین ئەساسنەکان چیرۆکیان زۆر ناوازە بوو چیرۆکی ڤالهاڵاش ناوازە بوو بەڵام یاریەکە ئەوەندە زەبەلاح و ئەوەندە گەورە بوو پێویستی بە سەدان کاژمێرە لە ئەوەی تاو کمپلیتی بکەیت و چیرۆکەشی هەر بەگشتی 60 بۆ 80 کاژمێرێکە یەکجار درێژە هیچ کەسێک زۆر بە زەحمەت دەگەی کۆتاییەکەی یاخود هیچ کەسێک بە ئاسانی نەگەیشتە کۆتاییەکەی دەمێت چیرۆکە لە بینی 25 کاژمێرێک بێ ئەگەر زۆر حەز لێبی بتوانانی 60 کاژمێری ناو بەسە بێ بەڕاستی یاری 60 بۆ 80 کاژمێری وەکو چیرۆک یەکجار زۆرە وەگەیمەرە زۆر دەکە ئاشتێکی جیاوازمان پێڵام بێگومان کارکتری یاسوکی بەدڵی منیش نییە کارکتەرێکی ڕەشپێست هەیە کەوا دەیەوێت بتە ساموڕای وەکوەوە عەرەبێک بینی بیکەیتە پێشمەرگە و لە دژی کورد شەڕی بکە لە بۆ ژاپۆنیەکان وەکو شەقێک و تفێکە بنە دومچوی ژاپۆنیەکان بۆ ێژە یاریە کێشە و مەشاکلی لە جیهان زۆرە ڕەشپێست بکە ساموڕای و بێ خەڵکی ژاپۆنیش بکوژێ با خەڵکە ژاپۆنیەکە دەیان کوژێ خراپ بن بەڵام وەکوتم وەکو ئەوە عەرەبێک بکەی بهێنی بکەیتە پێشمەرگە و لە دژی کوردێک شەڕێکە کە کوردەکە لەوانەیە کەسانی باشیش نەبن هەر غەڵەتە هیوادارم ئەو یاریە لە ئاساوانەکانمان بیچکە بەڕاستی چاوەڕوانیمان بۆ ئەساسن بەرزە ئەساسنە یعنی لەوەتی ئەساسن هەیە جیهانی کراوە چیرۆکی ئۆکەی ناڵەن چیرۆکی زۆر باش هەرچەندە ئۆریجین چیرۆکی زۆر ناوازە پێم بێت لە باشترین چیرۆکان یونیتی زۆر ناوازە بوو ئەساسن کورید 1 و 2 زۆر ناوازە بوون ئۆریجین نایە بۆ بەڵام ئۆریسی باش بوو چیرۆکە من هەموو تا کمپلیتیم کرد بە دیڵسەکانیشەوە بەڵام هیوادارم وەکو ڤالهاڵا دوورودرێژ نەبی و کەمترین گڵیچی تێدابێت بێمە لای Death Stranding 2 The Beach یاخود On The Beach ئەوە یاریی نوێی کۆجیمای و دەزانێت 2025 بڵاو کردەوە بە پێ قسەکانی کۆجیمای بوو چم لەو یاریەی دەوێت بەڕاستی تاکەشت لەو یاری ئێستا حالیان دەمەوێت ئەوەیەکەوە سێتینگ و تۆزە گەیمپڵی جیاواز سێتینگ مەبەستم لەوێت جیهانەکە تەواو جیاوازبی هەست بە جیاوازی جیهانەکە بکەیت و گەیمپڵیش پێویستە کۆجیما باشتری بکە هەرچەندە گەیمپڵی بەشیەکەم ناڵێم خراپە بەڵام ڕۆیشتنەکەی وۆکین سیمیلەیتەرەکەی کەواتە وەکو فێدێکسێک یاخود وەکو لە زوێک و تەڵەباتێک کاری تو گواستنەوەی کلوپەر لە شوێنێک بۆ شوێنێک جارجارات و شەڕ دەبی کۆجیما دەڵێ ئەو شتەمان کەمتر کردەوە و زیاتر شەڕیش تێدا واکشنی زیاتر تێدا کە پێم وایە شتێکی باشە بەڵام پێویستە گەیمپڵی تۆزێک ئیبداعی گەورەتری تێدابی هەرچەندە چیرۆکی Death Stranding 1 بەڕاستی نایابە یعنی بەتەنی چیرۆک سەیری بکەی ماستەرپیسە 11 سەر دێ وەکو چیرۆک بەڵام گەیمپڵەکەی بەو شێوازە نەبووکەوە بڵێم یاریەکە بکاتە 10% چکە یاریەکە 10% نەبوو من 9 سەدەم پێ دەکات 2019 کاتێ بڵاو کراوە کە تەواویشم کرد 2 شەم تەواو کردیا یاریی زۆر درودێشە تعزیبە بەڵام بەچێژە هیوادارم گەیمپڵەکەی هەندێک بیکانیشی نوێ بخاتە ناوی و چیرۆکی سام نازان چی بەسەر دێتەوە چێکە لەو پرسیارانەی کە بزانام چی بەسەرێتەوە پێرەچێکەوە ئێستا ئەمریکایان هەموو کۆنێکت کردەوە بێکتری ئەجارە بچێتە منتیقەی مەکسیک لە بەرەوەی بیابانشتی تێدا بوو
هیوادارم کۆجیما ئیبداعی خۆی دووبارە لێرە دووبارە بکاتەوە و پلیستیشن بێگومان یاری زەبەلاحی هەیە لە 2025 تاکە یاری کە تاوە کۆی سەرزانی 2025 پلیستیشن بڵاو دەکرێتەوە وەکو یاری چیرۆک و سینگل پلێر گارۆڤار و ئەوانە نییە بەڵکو یاریی گۆست ئۆف سوشیمایە بەڵام ئەمجارە بەناوی گۆست ئۆف یۆتێ بێگومان ئەگەر ڕیاکشنی من تا بینی یەکسەر گوتم بۆ ئافرەتە کوانەی جینسەکەی بەڵام کاتێکە زیاترمانە سەخیندۆ لە بڵۆک پۆستەکەی خوێنمانەوە کە ئەم چیرۆکە هیچ پەیوەندی بە جینسەکایەوە نییە بەڵکو بە 300 ساڵ دواتر دەکەم کارکتەرەکەمان ئافرەتە بەناوی ئاچووە کە من کێشەم نییە لەگەڵەوەی کارکتەرەکە ئافرەتە هیچ کێشەم لەگەڵەوە نییە بەڵام کێشەم لەگەڵ ئەوەیەکەوە تۆ کارکتەرەکە ئەگەر بەمەبەست چیرۆکە بۆ پیاوێک نووسراوی بەڵام لەبەرەوەی مەسەلەی ئەجەندا وەک بیکێ ئافرەت کێشەم لەگەڵ شتە هەیە بەڵام ئەگەر کارکتەرەکە ئافرەتە هاوشێوێ لاستە ڤەسە هۆرایزنە توم ڕایدەرە دان یاریمان هەیە پرتاگنست و پەڵاوانمان ئافرەت و کێشەمان لەگەڵ نییە لەبەری چیرۆکە لە بۆ ئافرەت نووسرا هیوادارم لێرەش چیرۆکە لە بۆ ئافرەتێک نووسرابێ نەک لە بۆ پیاوێک نووسراوی شکلیان کردبیتە ئافرەت هیوادارم لەمە تێبگەم بەستم چییە و گۆست ئۆف یۆتەی تڕێگەکەمە بینی گەیمپڵی جوان دیارە بەڵام لەو چاوەڕوانیە نیم کەوا بڵین گۆست ئۆف سوشیما زۆر لە گۆست ئۆف سوشیما جوانتر دەبی لەبەرەوەی تەکنەلۆژیا تا حدێک دەتوانێت شتەکان باشتر بکات لەسەر ئەو جیلە زیاتر بەرزکردنەوەی ڕەزەلوشن و فریم ڕیتە نەک بڵێم گۆست ئۆف سوشیما وەکو یارێکی پلەی 2 و جارە یارێکی پلەی 5 دەبینم یان پلەی 6 دەبینم گرافیک جوانە بەڵام زیاتر هەندێک شتان نووسیوتان بە DLC دەچێت بۆ گۆست ئۆف سوشیما وەکو گرافیک بەڵام من گرافیکی گۆست سوشیما ئێستاش پێم جوانە لەبەرەوەی گرافیکەکەی لە ڕووی ئارت و هونەرەوە زۆر جوانەوە من لە ڕیڤیوەکەی خۆشم ئێستا لە بیرمە کات خۆی کە ڕیڤیو یاریەکەم دەکرد وتم گۆست ئۆف سوشیما هیچ لایەنێکی دەلەسە نییە بەڵام ئەگەر بە پاکێجێک سەیری بکەیت لە ڕێد دێدیش بەقوەترە کە بە پاکێج مەسەرن هیچ لایەنێکی ڕێد دێدی ناتوانێت بەگشتی منافەسەی گۆست ئۆف سوشیما بکات بەڵام ڕێدە چیرۆکی ئەوەندە بەقوەتە دەتوانێت منافەسەی گۆست ئۆف سوشیماکە نابەرکو گەیمپڵی ڕێدێدی خۆشتر یان گەیمپڵی گۆست ئۆف سوشیمای خۆشتر بگومان گەیمپڵی گۆست ئۆف سوشیمای خۆشترە چونکە دوو یاریە زۆرێک نزیکن لە ڕووی جدیەتی چیرۆکەکە و جیهانی کراوەکەیان بەڵام ڕێدێت لەبەرەوەی جیهانەکەی زۆر فراوان و پردیتێڵ و وردەکاریە لە گۆست ئۆف سوشیمای بەقوەترە ئەگەرنا گۆست ئۆف سوشیما هەموو لایەنەکانی زۆر باشە تەنیا تاکە کێشەی ئەوەیەکەوە ڕۆکسار دروستی دەکردی و چیرۆکێکی زۆر زەبەلاحی نییە وەکو ڕێدێت ئەگەرنا هەموو شتەکانی بەدڵ هیوادارم گۆست ئۆف یۆتێ لە هەمان شێواز بێت و یاریشمان هەیە بەناوی جوداس کە دەنگۆ هەیە لە 2025 بڵاو بکرێتەوە کە من لەمێژە چاوەڕوان دەکەم یەک لەبەرەوەی کێن لڤین دروستی دەکە کە دروستکاری یاریەکانی بایۆشۆکە گەرنەت کردیە چێکن لە یاریە ناوازەکان و جوداس یاریەکە کەوا ئەگەر سەیرێکی گەیمپڵەیەکەتان کردبی ئەوەندە لە ئۆنلاین بڵاو کرێتەوە نەش لە بەرنامە چەند جاری کە باسم کردیە ئەوەیەکەوە یاریەکە جەنەڕیت دەبی واتە تۆ مەرحەلەیەک دەبڕین دەچێت مەرحەلەیەکی دیکە خۆی یاریەکە جیهانەکەت لە بۆ دووبارە دروست دەکاتەوە بە ژێری دەستکرد واتە هەمان شوێنن بەڵام ئەبدەیت دەبنەوە شوێنی شتەکان دەگۆڕدرێن کاتێک کە دەمری دووبارە تۆ چاپ دەکرێەوە بە پرینتەر دەچیەوە یاریەکە واتە کاتێکە لە یاریەکە دەمری گەیمۆڤەر نییە بەڵکو دووبارە دێەوە وەکو سیستمی ڕۆگلایک کە یاریی وەکو پێ بە نزیکترین یاری لێ ڕیتەرناڵ بوو لەو شێوازە بوو کە دەمری دووبارە دەیتەوە بەڵام چیرۆکەکە ئەبدەیت دەکرێتەوە دەگۆڕدرێم هیچ کاتێک چیرۆک خۆی نامێنێتەوە و جیهانەکە شوێنەکان و مەتەڵەکانیش دووبارە ئەبدەیت دەبنەوە ژیری دەستکردوە دەکە بەردەوام یاریەکە نوێبی کە سیستمیش زۆر جوانە بەڵام جێبەجێکردنی زۆر زەحمەتەوە تاکە کەس بتوانم بڵێم لەو جۆرە چیرۆکێکی لەو شێوازە بجێڕێتەوە کێن لڤینە لەبەرەوەی یاریەکانی بایۆشۆک بە تایبەتی بایۆشۆک ئینفینیت یەکێکن لە باشترین یاری چیرۆکیەکان لە مێژوودا و سەو چاوەڕوانە بێمە لە یاریی دوم The Dark Ages بەشی یەکەم و دووەمی دوم بەشە نوێیەکان نە کۆنەکان ناوەزە مەڵام بەشە نوێیەکان دوم و دومی تەرناڵ دوو یاری تۆپن ئەگەر کەیفت بە یاریی تاقیکەری کەسی یەکەمی پرخوێنی ئەکشنی ڕاناوەستاوی مێتەڵ ڕۆکی بەقوت دێکەوە هیچ ڕاوەسانگە تەنیا شەش ناوازەیە کە کەیفت بۆ زۆری یاریان دێ دوم ئیتەرناڵ زۆر ناوازە بوو Dark Ages دەمانباتەوە سەردەمی سەدەکانی ناوەڕاست لە ڕووی ستایلەوە و کروسید و کەپێکمان هەیە عبایەکمان هەیە بەخۆی یادای وەکو کریتۆس لە گارمە ڕاگنەڕاکی و شمشێرمان هەیە قەڵغانمان هەیە و گرافیک زۆر ڕاقی دیارەوە دیمەنەکان زۆر جوانن 100% لە ڕۆژ یەکەم تاقی دەکەمەوە زۆر چاڕوانێ و یاریشم مۆنستەر هەنتر وایلدمان هەیە زۆر سەرسە ناکەم لەبەرێ عاشقی مۆنستەر هەنتر نیمە بەڵام گەیمەر هەیە لە کوردستان حەز بە و یاریە دەکەم ڕاوکردنی ئەوجارە دەدباتە ناو سێتینگێکی و جیهانێکی بیابانی کە دڵخۆشکارە ستایلێکی نوێ کاپکۆم زۆر سەرکەوتو لە یاریەکانی مۆنستەر هیوای سەرکەوتنیشان بۆ دەخوازم لەم یاریە بەڵام ئەو یاریەکەوە هێشتا دوو دڵم لەی مارڤڵ 1935 Rise of Hydra هەدرێم 35 یان 35 ئۆکێ نازم 35 بەس هەمزار دەرێم 33 ئۆکێ 35 مارڤڵ 1935 Rise of Hydra لەو جۆرە یاریەکەوە کاپتن ئەمریکات هەیە بلاک پانتەرت هەیە جەنگی جیهانی دووەمت هەیە و ناتسیەکانت هەیە
هەموو شتەکانی پرفکتە بەڵام لەبەرەوەی ستودیۆیەکی زۆر زەبەلاحی وەکو پلیستیشن ستودیۆکانی پلیستیشن یا ستودیۆکانی ئەکسبۆکس یا ستودیۆیەکی دیکەی زەبەلاح دروستی ناکە ستودیۆیەکی گەورە دروستی دەکات بەڵام بەقدرانە زەبەلاحی نە هێشتا دوو دڵم لێی و دەبایە تاوەکەستا گەیم پڵێمان بینی بە تاوەکەستا گەیم پڵێمان نەبینێتەنە تڕێلە سینەماتیکیمان بینیوە لێ هێشتا دوو دڵم لێی بەڵام وەکو چیرۆک وەکو باسم کرد کاپتن ئەمریکا تەیە بلاک پانتەر تەیە ناتسەکانت تەیە جەنگی جیهانی دووەم تەیە پێویستە ئەو یاریە تۆپی و هیواداریشم تۆپی و یارێکی دیکەمان هەیە کە بەقەدەر جیتیەی لە بۆی چاوەڕوانە بەقەدەر گۆسەڤیۆتەی لە بۆی چاوەڕوانە مەیش مافیایە مافیا دی ئۆڵد کەنتری مافیا دی ئۆڵد کەنتری یاریەکە دەتینتەوە سەرەتا پێم وابی هیچ فیلمەکیش تاوەکوێستا من نمبینی بجگە لە گادفادەری دوو تۆزێک دەچێتەوە ئیتالیای ڕەسەن ئەو شوێنێکەوە مافیا تێدا سەری هەڵداوە نە لە فیلمەکان و نە لە یاریەکان تاوەکوێستا باسی دی ئۆڵد کەنتری نەکریا دی ئۆڵد کەنتری وڵاتە کۆنەکە مەبەستی سیسڵیە سقڵیە ئەو شوێنێکەوە مافیەکان بەڕاستی تێدا سەری هەڵدا لە کاتی جەنگی جیهانی یەکەم و دووەم لەوێ گروپی مافیەکان دروست بوون و خانەوادەی مافیایی دروست بوو گادفادەر دروست بوو کە کەسێک دەبێتە سەر خانەوادە و عایلەیەکی هەیە بەخێ بکە جا عایلەکە دەبێت کاروی لەوانە دەرەوەی یاسای لە بۆ بکەن و کەس دەبێت ئەن لەو زۆرستایڵە مافیا ئیتالیانە دەگەڕێتەوە ئەو سەردەما تایبەتە بە ئیتالیا تایبەتە بە سسڵی کە زۆرم بەدڵە و چاوەڕوانم بەڕاستی وتیان لە مانیش دوازە گەیم پڵی زیاتر دادنێن تڕۆی زیاتر بینسە مافیا دی ئۆڵد کەنتریم ڕۆژ یەکەم لە بۆی ئامادەم یارێکی دیکەش نتندۆیە و من ئامادەم لە بۆی لە ڕۆژ یەکەم بیکڕم و بیکەم یاری مترۆید پرایم 4 بە ناوی بیۆند مترۆید پرایم من هەموو یاریەکانی مترۆیدم نەکردێ بەڕاستی چەند یاریەکم کردووە هەمووشیانم بەڵە بە تایبەتی نوێترین یاری خۆیان مترۆیدە نوێک دوای یاریە سایت سکرۆڵەکە کە ناوەکەیم لە بیر نییە ئەوەی دەست شاشێ ئەوەیە مترۆید زۆر خۆشە بە تایبەتی ئەو یاری کە ڕیماستەریان کردەوە بەم دوایانە مترۆید خۆشە بەڵام من عاشقێکی سەرسەختی مترۆیدی نیمە زۆشتی دەسە نازانم بەڵام ئەم جارە دەکەێتەوە کامری کەسی سێم تەقەکەرە جیهانەکە جوانتیارەوە پێم وابێت لەسەر نیتندۆ سویچی دوو لە ساڵی داهاتوو ئەو یارە بە گرافیکێکی زۆر زەبەلاحتر دەبینیم و یەکێک لە گەورەترین یاریەکانی ئەکسبۆکس کە من چاوەڕوانم لە 2025 بڵاو بکرێتەوە و زۆریش دڵخۆشم پێی یاری فەیبڵە کەوا مایکرۆسۆفت ئەگەر دوای نەخا لە 2025 پێم وابێت ساڵێکی زۆر باشە هەرچەندە پێم وابێت یاری دیکەشیان هەیە بەڵام هێشتا ئاشای نەکرێت 2025 فەیبڵ یاریەکانی کلاسیکی فەیبڵ من کردو من بەڵام زۆر ینی نەچوومە ناو عمقی فەیبڵی کە سێ یاری سێ پێم وابێت تریلۆژی سەرەتایان سێ یاریان زۆر سەرکەوتوو بوو ئەم جارام ستودی پلیگراوند دروستی دەکات و ستودیۆیەکەوە یاریەکانی فۆرسایت دروست دەکەن کە دڵخۆشم جگەل لە یارێکی چێبەرچێتەوە بێت یاریی جیاواز دروست دەکەن چیم لە فەیبڵ دەوێت دەمەوێت چیرۆکێکی ڕاستە کۆمیدیا پێشکەش دەکات بەڵام چیرۆکێکم پێشکەش بکەکەوە کارکتەرەکە ڕاستە خۆت دروستی دەکەی بەڵام کارکتەرەکە کاریزمای هەبی واتە یان چیرۆک تەواو کاریزمای بیان کارکتەر کاریزمای تاواکو بتوانین لە ئۆنلاین باسی بکەین قسەی لەسەر بکەین وە لەناو خەڵکی بمێنێتەوە ئەوان کەمە لە ناو ئەکسبۆکس بەگشتی کارکتەرێکی وەکو کرایتۆس لە ناو جیهانی ئەکسبۆکس پێویستە هەبی کارکتەرێکی وەکو ئێڵدی وەکو جۆڵ پێویستە لە ناو جیهانی ئەکسبۆکس هەبی کەوا چیرۆکەکەی کاریگەربی و کارگرکە سەگەی مەراکی وادارم فەیبڵ لەو یاریەبێ داین لایت دە بیست عاشقێکی سەرسەختی یاریەکانی داین لایت نیمە بەڕاستی با پێتان بڵێ بەڵام سەرنج ڕاتشام یەک لەبەرەوەی یاریەکەکەوە ئەکسپانشنم زیاتر پێشتری ئەکسپانشن بۆ سەکرێتە یاریێکی نیمچەتەوە هەرچەندە فول پرایز نییە 50 دلارێک دەبی کە بچەند بەدە کاژمێرێک تەواوی دەکەی من ئامادەم لە جۆرە یاریانە وە تەواوکاری بەشی یەکەمیش هەر نەکردووە یاری ئەڤاوت لە 2025 بڵاو دەکرێتەوە کەوە بەڕاستی زۆر حەماسەتی ئەمنی نەگرتێ لە بۆ یاری یەک لەبەرەوەی گەیمپڵێەکەی نیشانیان داین زۆر سەرنجاچیش نییە و ڕانگەیان دیکە یاریکە سی فریمک بەداخەوە بەڵام ئەو شتەی کەوا من وا لە من دەکەم حەز بکەمەوە یاری تاقیکەمەوە بەڕاستی ستودیۆی دروستکارەکەی تیان کەوا ستودیۆ ئۆبسیدیەنە ئۆبسیدیەن یاری زۆر ناوەزیان هەبووە پێشتر هیوادارم ئەو یاریش لەوە ئاستەبی یارێکی دیکەمان هەیە کە پلیستیشن زۆر گرنگی پێ دەبێ مابی ئەکسکلوسیڤیان کردیان بۆ ماوەیەک لای خۆیان بە ناوی The First Berserker کەزان خەزان یاخود کەزان یارێکی سۆڵز لایکەوە تا شەوی ئەڵدەڕینگ و سۆڵسە لە ڕووی گەیمپڵەیەوە بەڵام شکلی کارکتەرەکانی وەکو ئانەمەی ژاپۆنیە و لە هەمان کاتدا گەیمپڵێکی کە بینیتانە دەکتە درو درێژەکانیان بڵاویان کردەوە بەجددی نازدارە بەجددی لە زۆر یاریانەیە دەتەوێت تەنیا تەماشای بکەیت چیزە ئەوەی بیکەیت زۆر جوانە حماسە دەمنی گرتیە ئەو یاریش چاوەڕوانم دوون ئەوەیکنینگ من فیلمەکانی دوون هەردوو فیلم بەشی یەکەم و دووەم زۆر بەڵ بەشی سێمیشی وا لە ڕێە دنیز ڤیلنۆڤ دروستی کردیا دوو فیلمی ناوەزن و من ئێستا ئامادەم یاریی دوون تاقیکەمەوە هەرچەندە ئەم یاریان ئۆنلاینی MMOە و ڕاستە گەیمپڵێ و چیرۆکی وەکو سینگڵ پلێرەکانە بەڵام ئەو گەیمپڵی پیشانیان داین یعنی لۆ دکریتانە MMO تێناگەم هیوادارم سینگڵ پلێرەکەی بەقوت بی بتوانین دەیان کاژمێری ناو بەسەر بین بەبێ ئەوەی کەوە پێویستی بە هەندێک مشنی قۆڕی ئۆنلاین بی هیوادارم
Dark Pictures Supermassive یاریچنیان هەیە بە ناوی The Dark Pictures Anthology بە ناوی Detective هێشتا 20 یاخود 8020 یاریەکە لە ستایلی ئەنتل دۆن و یاریەکان Dark Picturesە بەڵام لە ئاسمان و لە بۆشایی ئاسمانە کە ستایلێکی جیاوازە پێشم وایە پێویستە بستنە شوێنێکی جیاواز لەبەرەوەی لەسەر زەوی شوێن نەمان نەچن نیکەن چیرۆکی ناودارستانمان زۆر بینی ناوگوندمان زۆر بینی ناوچیاکانی کوردستانمان بینی ئەو جارە چوینە ئاسمان چیرۆکێک دەجێڕنەوەکەوە کارکتەرەکان ژیان و مەرجیان لەژێر دەسەڵاتی توێ و چاڕوانم بزانم چۆن دەبێ یاریش وا یاریی دیکەش بێگومان لەبیر نەکەم Little Nightmares 3 بەشی 1 و 2 ئێستا خەریکەم لە خۆم ماوەدەیکەم دووبارە تاڵیکەم چکاتە سەپڵەسی بەش 1 و 2 نازدار بوو یەکێکە لەو یارانەی هەموو کەسێک پێویستە ئەنجامی بدەم چکە یاریەکان خنجیلانە جوان تۆزێک ترسناکشن ترسناک نایانی تۆزێک توندی زعازن بەشی سێمیشی لە سێتینگێک و جیاوێکی بیابانیە و کۆواپەکەشیان باشتر کردیە بۆ کەسانی دیانەمە کۆوا بیکەم دوو کەسی بیکەن نازدار دیارە وە چاڕوانم و یارێکی جیاوازی ئۆنلاینی مەڵتیپلەیرشمان هەیە بەناوی ئارک رایدەرز تڕۆگەرەکانی هەتاوەکو ئێستا زۆر جوان دیارن بەڵام پێویستە زیاتری لەسەر ببینم بزانم چۆن دەبێت تێرمەنەیتەرێکی نوێشمان هەیە لە 2025 بە ناوی Terminator Survivor کە تاوەکو ئێستا زۆری لەسەر نازانین تڕۆگەرەکانی جوان دیارە و من عاشقی تێرمەنەیتەرم بە تایبەتی بەشی دووەم T2 Terminator Salvationیشم زۆر بەدڵ بوو وەکو فلم کە ئەوە تۆزێک نزیک دەبێت لەو چکە باسی جیهان دەکات لە بەش بەبێ سپۆیلکەم بەشێ لە شێوەکان چاڕوانی ئەو یاریەشم ئارام فۆڵ بڵاو دەکردەوە 2025 کە زۆر لەسەر نازانین بەڵام ستایلەکەیم بەدڵە پێم یەک دو ساڵی ڕابردوو پار بوو پێرا یاریێک لەو شێوازی بڵاو کرایەوە کە ئەتۆمیک هارت تۆزێک لەو نزیکە و هیوادارم نەوت زۆرە بی South of Midnight کە تڕۆگەر و گەیمپڵێکەمان بینی بزانم لە عەرزی ئەکسبۆکسی بوو جوان دیار بوو هیوادارم لە چاڕوانەکەیم تۆزێک بە کینا Bridge of Spirits دەچین سو هیوادارم لە چاڕوانەکانمان بی و یارێکی دیکەشمان هەیە بەشی دووەمی The Sinking City بەشی یەکە من نیوە کەمترم کرد لەبەرەوەی گەیمپڵێکەکەی زۆر ینی چۆن دەڵی ئیدمانکار نەبوو وەلی نەکردم تەواو یاریەکە بکەم بەڵام هەندێک ستایلی تێدا بوو Sinking City لەسەر شارێکەوە نقمی ئاو دەریا بۆ شتەکان زۆر جار عکس دەبتەوە هەندێک دیزایانی تێدا بوو کە سەرنجڕاکێش بوو بەڵام چیرۆکەکەی و گەیمپڵێکی لەو ئاستە لەبوو هیوادارم لە بەشی دووەم پارێکی باشتریان بەدەست کەوت تاوەکو بتوانن شتێکی باشتر دروست بکەن و بێگومان Metal Gear Solidمان هەیە سنێگیتەر یاخود Metal Gear 3 ریمیک لە 2025 بڕیارە بڵاو بکرێتەوە چەندە فەرمینیە لەوانەیە بگۆڕدرێ بەڵام پێشبینەکەم 2025 بڵاو بکرێتەوە ئەو یاریە نازدارم بەش سێمی کاتی خۆی خەڵکێکی زۆر بە باشە باسی کردو من وەکو خۆم تەواو نەکردو تاوەکو ئێستا سەو یەکەم جارم نابی بەڵام تقریبان یەکەم جاریشمە بە تەواوەتی تەواویکەم چاڕان و 2025 و دەنگۆیەکی یەکجار زۆری شێکەوە ڕزنیڤڵێکی نوێ لە 2025 بینی هەرچەندە تەنیا دەنگۆن هەرچەندە ئەگەر 2025 بڵاو کرێ دەبێت تاوەکو ئێستا شتێکمان بینی بەڵام ڕزنیڤڵ 9 ئەگەر بێ هیواد چاوەڕوانی یەکشتم هەمان هەڵی ڕزنیڤڵ 6 نەکەنەوە چکە 6 تاواکاری بەشی 4 و 5 و 6 بوو ئەو جارەش 9 تاواکاری بەشی 7 و 8 و 9 دەبی هیوادارم هەمان هەڵ نەکەنەوە لەوەی کەەوە یاریەکە بکەنە فول ئەکشن هاشوی ڕزنیڤڵ 6 ڕزنیڤڵ 7 هاتەوە سەر کامێری کەسی یەکەمی ترسناچی ناوخانوێکەوە گیمەران بەگشتی بەدڵنیان بوو هەشت تۆزێک ئەکشنیان تێکرد وەکو ڕزنیڤڵ 4 بەڵام نامەکە ترسەکەشیان هێشتەوە و کامێری کەسی یەکەم و سێمیشیان دواتر بە ئەبدەیت زیاد کرد هیوادارم ڕزنیڤڵ 9 لەو ستایلی هەشتی بی نەک تەنیا 7 نەک تەنیا 6 وەتە تێکەڵەیەک بی بتوانن چیرۆکی هیوادارم لیۆن بێتەوە ناوی و تۆزێت چیرۆکە فراوانتر بکەن و دەنگۆیەکی گەورە شێکەوە لە 2025 دوو یاری ئاساسن ببینین و ئاساسن 4 ئاساسن کرید 4 ریمیک ببینین یان خۆ ریماستەرە یان ریمیکە بزەبت نازانین بەڕاستی منەوە یارم تاوا کردیان جارێکم تاوا کردو و جارێکی نیوەم بڕیوەتەوە دووبارە چاڕوانی ئەو یاریان بە گرافیکێکی نوێ چکە یەکێکە لە باشترین ئاساسن کریدەکان و فان فەیڤرێتە دڵخوازی هەوادارانی یاریەکانی ئاساسن تایبەتی ئاساسنە کۆنەکانە چکە ناو بەحرە پایرێتە چەتێ دەریایە زۆر نازدار بوو سە و هیوادارم لە ئاسی چاڕوانیەکانمان بی و بگومان یاری ئۆنلاینیشمان هەیە لەلایەن سۆنیەوە کە زۆرم پێ ناخۆشە قسەی دەکەم بەس ئیدی واقعەکەوە ئەویش مارەثۆنە من وەکو خۆم چاڕوانی ئەو یاریە نیم بەڵام وتم ئاگادار بنەوە بەنجی یاری مارەثۆن بڕیارە 2025 بڵاو کاتەوە و یاریەکیش کە ئەم ساڵ بڕیا بڵاو بکرێتەوە دواخرا بە 2025 یاری ریپلیستە ریپلیس لەو زۆرە یاریانە بووکەوە کامێرە لەلایەک نیشان دەدا و کامێرە وەکو نایتمێر و لە زۆرانەیە ستایلەکەی سەرنجڕاکێشە بەڵام یەک دوو یاریمان بینی لە ماوەی ساڵی ڕابردوو لەو زۆرە ستایلە ویستیان چیرۆکێکی کاریگەر و سەرنجڕاکێش بە میوزیک و ئاتمۆسفیر و کەشوهای جیاز بژێرنە بەڵام نەیانتوانی سەو هیوادارم ئەوە لەو ئاستەمامی ئەوە تقریبان زۆر بێ یاریانە 2025 بڵاو دەکرێنەوە زۆرم قسە کرد هیوادارم ڤیدیۆیەکەتان بەدڵ بی و بۆچوونی خۆشتان لە کۆمنت بنووسن کەوا بەتەمان لە 2025 یاریەک بکەن یان چی یاریەک بکڕن
لە کۆمنت دەمێ مناقەشەیەکی خۆش بی و دەمێ کۆمنتەکانی ئەوش دەخوێنمەوە چکە لە بەوەی دروستکردنی ڤیدیۆشتانام ڕسیەرچ و لێکۆڵینەوە دەمێ بزانم گەیمەران لە کوردستان خەریکی چی یاریەکن و چی یاریێک دەکەن و بەنیازن چی یاریێک بکڕن و چاوەڕوانی چی یاریەکەن زۆ مناقەشەیەکی خۆش لە کۆمنت دروست بکەن چاوتان ماز دەکەم تا ڤیدیۆیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خوداتان لەگەڵ